سڵاوتان لێبێ خۆشەویستان. بە دڵنیاییەوە زۆر بەمان گوێمان لە ناوی سەرکردەی فاشیست بێنیتۆ مۆسۆلینی بووە، ئەو دیکتاتۆرە شێتەی کە زیاتر لە 20 ساڵ بە ئاسن و ئاگر حکومڕانی ئیتالیایە کرد و ژیانی پیشەی بە شێوەیەکی کارە سادبار لەسەر دەستی گەلەکەی کۆتایی هات کە لە شەڕێکی جیهانیدا بەشداری بە سوپاکەی کرد کە دەیان زلهێز بەشداریان تێیدا کردبوو، هەروەها بە شکستی لەسەر دەستی زلهێزە هاوپەیمانەکانی کۆتایی هات. ستەمکاری ئیتاڵی کە فاشیزمی دامەزران و هەوڵی دامەزراندنی گەورەترین ئیمپراتۆریەتی مێژووی دەدا، هەروها دۆستی نزیکی سەرکردەی نازیەکان ئەدۆڵف هیتلەر بوو و یەکێک بووە لەو کەسانەی کە زۆرترین کاریگەری لەسەری هەبووە. بە بیرۆکە شێتانەکانی لە خزمەتی سەربازی ڕزگاری بووە و وەک مامۆستایەکی سەرەتایی دەستی بەکار کردووە، هەروها لە بانگەوازکردن بۆ بێباوەڕی و ڕۆمان نووسێکی شکست خواردوو بوو کە لەلایەن ڕەخنە گرانەوە نەفرەتی لێکرابوو. ئێستاش با زیاتر ورد بینەوە و دەربارەی سەرەتای ژیانی و کۆتایی ژیانی دنیای بزانین، بەڵام پێش ئەوەی دەست پێ بکەین لە بیرتان نەچێت وەک ڕێزێک لە ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بە لایکردنی ڤیدیۆکە و سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئاگاداربوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. ناوی تەواوی بێنیتۆ ئیمێلکاری ئەندریا مۆسۆلینی لە 29 حوتی 1883 زاینی لە گوندێکی بچووکی شاری فۆرلی کە دەکەوێتە باکووری ئیتالیا لە بنەماڵەیەکی زۆر هەژار هاوشێوەی خێزانە هەژارەکانی تری ئەو ناوچەیە لەدایک بووە. باوکی ئاسنگەرێکی بێدین بووە و بیری سۆسیالیستی لە باوەش گرتووە، بەڵام دایکی ژنێکی ئاینی بووە و لە قوتابخانەیەکی کاسۆلیکی ئەوێ وەک مامۆستا کاری کردووە. بێنیتۆ مۆسۆلینی منداڵێکی زۆر ناشرین بووە، هەروەها هەمووان گلەییان دەکرد لە توندوتیژی و بربەرەکیە زیادە ڕۆیەکانی تا ئەو ڕادەیە کە لە قوتابخانەکەی دەرکرا، چونکە دایکی کاری تیدا دەکرد بۆیە ئەویش لە هاوپۆلەکانی دەدا و بەردی لە مامۆستاکانی دەگرت، بەڵام لە ترسی پیشەی پەروەردەی دایکی ناردی بۆ بەشە ناوخۆی قوتابخانەیەک کە لەلایەن شوێن کەوتوانی سیلیسیۆنەوە بەڕێوە دەبردرا و لەوێ بەردەوام بوو تا تەمەنی 19 ساڵی، واتە تا ساڵی 1902. دواتر ناسار بوو کۆز بکا بۆ سویسرا بۆ ئەوەی لە خزمەتی سەربازی ڕزگاری بێ کە بە ناچاری لەو کاتەدا بەسەر ئیتاڵیەکاندا سەپێنرا بوو. بێگومان نەیتوانی لەوێ کارێک بدۆزێتەوە و دەستی کرد بە ژیانێکی سەرگەردانی لە شەقامەکانی شارەکەدا تا ئەو ڕادەیە کە لەلایەن پۆلیسی سویسرا دەستگیر کرا. ئەمەش دوای ئەوە بوو کە بینیان لە ژێر یەکێک لە پردەکاندا خەوتە بوو و جگە لە پاسپۆرت و بڕوانامەی دەرچوون لەو بەشە ناوخۆیی کە تێیدا بوو هیچی تری لە گیرفاندا نەبوو. بۆیە مۆسۆلینی دەستگیر کرا و ئەو شەوی لە زیندان بەسەر برد، بەڵام دوای ئەوە هاتە دەرەوە و سەرکەوتوو بوو لە کارکردنی وەک مامۆستا بۆ پۆلی سەرەتایی یەکێک لە قوتابخانەکان و ژیانی وەک ئەکتەری فیلمێک بوو کە دەستی کرد بە ژیان بە هەڵهاتن لە خزمەتی سەربازی و دوای ئەوە وەک مامۆستا بۆ پۆلی سەرەتایی کاری دەکرد و سەیرترین شت ئەوەیە کە بەڕێوبەرایەتی قوتابخانەکە دەریان کردووە، چونکە پەیوەندیەکی نایاسایی لەگەڵ یەکێک لە مامۆستاکان هەبووە. دواتر دەستی کردووە بە پەیوەستبوون بە بزوتنەوەی خەبات لە سویسرا و بەشداری کردووە بە ڕابۆچوونەکانی خۆی لە ژیانی سیاسی ئەوێ تا ئەو ڕادەیە کە پێشتر چەندین ڕۆژنامە و گۆڤاری سۆسیالیستی دەنار و بڵاوکردنەوەی ئەو بابەتانی کە گوزارشیان لە بیرۆکەکانی دەکرد کە بانگەشەی بێدینی و ڕەتکردنەوەی ئاینەکانی دەکرد. دواتر پەیوەندی بە زانکۆی سویسری لۆزانەوە کردووە بۆ خوێندنی زانستە کۆمەڵایەتیەکان لەسەر دەستی کۆمەڵێک بیرمەند و فەیلسوفی ئەو سەردەما وەک ئەلفرێدۆ پارێتۆ و فریدریک نیچە، بەڵام ئەو کەسەی زۆرترین کاریگەری هەبوو لە داڕشتنی عەقڵیەتی شێتانی خۆیدا بیرمەندی مارکسیستی چارلز پژۆ بوو کە داوای دەکرد حکومەتە سەرمایەدارەکان و ڕژێمە لیبرال و دیموکراتیەکان بڕوخێن. مۆسۆلینی حەزی لە وتاری بیرمەندان و فەیلسوفان بوو تا دواتر دیپۆرت کرایەوە بۆ ئیتالیا بۆ ئەوەی بە تاوانی خۆدزینەوە لە خزمەتی سەربازی دادگایی بکرێ، بەڵام دوای ماوەیەکی کورت بڕیارێک دەرکرا بۆ لێخۆشبوونی. دواتر لە سوپای ئیتالیادا دەستی کرد بە گەڕان بە دوای کارێکی هەمیشەیی کە بتوانێت لە ڕێگەی داهاتەکەیەوە بە شێوەیەکی ئاسایی بژی. لە ڕاستیدا مۆسۆلینی وەک کارمەندێکی کارگێڕی بۆ پارتی سۆسیالیست لە شاری تۆرۆنتۆی ئیتالیا دەستی بەکار کرد، لەگەڵ ئەوەشدا لە سەرنووسری ڕۆژنامەنووسی لە ڕۆژنامەیەکی ئۆپۆزیسیۆن بە ناوی لاڤینێری دی لاڤۆراتۆری کاری دەکرد و دوای ئەوە ڕۆمانی ڕۆمانسی دەنووسی، بەڵام ئەو ڕۆمانە ڕۆمانسیانەی کە دەینووسی لەلایەن ڕەخنەگران بە قسەی ناشرین و لاواز وەسف کراوە، بۆ نمونە ڕۆمانە بەناو بانگەکەی بە ناوی خاتوونی کاردیناڵ،
بەڵام کاتێک ئیتالیا شەڕی دژی ئیمپراتۆریەتی عوسمانی ڕاگەیان و لە ساڵی 1911 بڕیاری شەڕیدا لە لیبیا، مۆسۆلینی وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بە بڕیاری چوونە شەڕ دەستی کرد بە سەرکردایەتی کردنی خۆپێشاندەرانی سۆسیالیستی دژ بە حکومەت، بۆی لەو کاتەدا بۆ ماوەی نزیکەی ساڵێک دەستگیر کرا و زیندانی کرا و کاتێک لە زیندان دەرچوو لەلایەن سۆسیالیستەکان وەک سەرنووسەری ڕۆژنامەی بەرەو ئامانز دیاری کرا و لەو کاتەدا دەستی کرد بە داوای پێویستی ئیتالیا بۆ پەیوەستبوون بە گروپی وڵاتانی زلهێز لە جەنگی جیهانی یەکەمدا وەک بەریتانیا و فەڕەنسا و رووسیا لە بری هاوپەیمانیان لەگەڵ ئەڵمانیا و نەمسا. ئەوەی بڵاوی کردەوە بابەتێکی بوێر بوو لەو کاتەدا، هەروەها داوای لە حکوومەتی ئیتالیا دەکرد بە فەرمی بەشداری لە شەڕی جیهانی دژی ئەڵمانیا و نەمسا بکە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە بەرژەوەندی گشتی ئەوە دەخوازێ و ئەم بابەتە ئەندامانی پارتی سۆسیالیستی زۆر تووڕە کرد، بۆیە دوای ئەوە تۆمەتباریان کرد بە کارکردن بۆ حکوومەتی فەڕەنسا و لە ڕۆژنامە و حیزبەکەش دەرکرا. لە ساڵی 1914 زاینی زەنگی جیهانی یەکەم سەری هەڵدا و لەو سەردەمەدا بێنیتۆ مۆسۆلینی پەیوەندی بە سوپاوە کرد و ئەوەی شان بەشانی سوپای ئەڵمانیا شەڕ بکە، بەڵام کاتێک جەنگ کۆتایی هات لە ساڵی 1918 نەخشی کۆمەڵایەتی و ئابووری ئیتالیا بە تەواوەتی گۆڕانکاری بەسەردا هات، هاوڵاتیان دەستیان کرد بە چەشتنی ئازاری هەژاری و گرانی نرخ و ئەو سەربازانی لە شەڕ دەگەڕانەوە بێ ماڵ و حاڵ بوون و هیچ کارێکشیان نەبوو، بەمەش خۆپێشاندان و ڕێپێوانی ناڕەزایەتی بڵاو بووە و دەوڵەمەندەکان کەوتنە مەترسیەوە بەهۆی ئەو ئاژاوەگێڕیانەی کە هەژارەکان ئەنجامیان دەدا. لێرەدا بێنێتۆ مۆسۆلینی بڕیاریدا کە بەشداری ژیانی سیاسی بکە، ئەویش بێگومان بەو زانستی کە بەدەستی وانەبێژ و فەیلسوفەکان بەدەستی هێنا بوو. دواتر لە دایکبوونی فاشیزم و دامەزراندنی حەزبی فاشیستی وەک ئاراستەیەکی سیاسی ڕاگەیاند، باسی لەو قەیرانە دەکرد کە ئیتالیا لەو کاتەدا پێیدا تێپەڕ دەبوو و با سەرەتا پێتان بڵێم کە فاشیزم شکۆمەندکردنی دەوڵەتە لە بابەتی یەک پیاودا تا ڕادەی پیرۆزکردن و دوژمنایەتی کردنی بیری لیبراڵ و دیموکراسی کە لەسەری بنیاد نراوە، هەروەها دیالۆگ و خستنە ڕووی بۆ چوونەکەی لە ڕێگەی پەرلەمانێکی فرەحزبیەوە. بە کورتی فاشیزم بریتیە لە زاڵبوونی حیزبێکی دیاریکرا و بەسەر تواناکانی دەسەڵاتدا و بەکارهێنانی تونند و تیژی بۆ ڕووخاندنی ئۆپۆزیسیۆن. دواتر لە ساڵی 1921 مۆسۆلینی دوای ئەوەی بزوتنەوەیەکی سیاسی لەسەر بنەمای فاشیزم دامەزران دەستی کرد بە پێگێنانی گروپی چەکداری کە لە شەڕکەرە دێڕینەکان پێک هاتبوون کە ناویان سکواد دریستی بوو، ئامانجشیان تیرۆرکردنی ئەنارکیست و سۆسیالیست و کۆمۆنیستەکان بوون. پاش ماوەیەک دەیان هەزار هەوڵاتی پەیوەست بوون بەو پارتە نوێی کە مۆسۆلینی دایمەزراندەبوو لە بەرامبەر پارەدا کە زۆربەیان تاوانباری پێش و ئەندامی مافیای ئیتالیا و ئەو سەربازانە بوون کە دوای کۆتایی هاتنی شەڕە سوپا دەرکرا بوون کە بە ئیمتیازاتی مادی و معنەوی لەسەر حسابی خەڵکی ئاسایی دەژیان. دواتر لە ماوەیەکی کووردا حیزب بە شکست خواردووەکە بوو بە دەوڵەت لە چوارسێوەی دەوڵەتێکدا بۆ پێی توانی دانیشتن و ناڕەزایەتی و کەیسی نافەرمانی نەهێڵێ و سەرکەوتوو بوو لە هەڵکوتانە سەر ناوچە گوندنشینەکان بۆ نەهێشتنی سۆسیالیست و کۆمۆنیستەکان، ئەمەش جگە لە دەستپێکردنی هەڵمەتی تیرۆرکردنی بەرفراوان کە کیشوەری پارتەکانی دژ بە پارتی فاشیستیان کردە ئامانج. هەروەها لە 28 تشرینی یەکەمی 1922 ڕێپێوانێکی گەورە لە 20 بۆ 30,000 هاوڵاتی فاشیست بە سەرۆکایەتی مۆسۆلینی پێگەێنرا کە هەمویان جلوبەرگی فەرمی حیزبیان لەبەردا بوو. ئەو کەسانی کە کراسە ڕەشەکانیان لەبەردا بوو وتارێکی پێداون کە تیایدا هانی داون بۆ ئەوەی تونند و تیژی دژی حکومەت بەکار بهێنن بۆ ئەوەی دەسەڵاتیان پێ بدا، وە کۆتای بە وتارەکەی هێنا بەڕستە بەناو بانگەکەی کەوتی یان حکومەت پێمان دەدات یان ئێمە مافی ڕێپێوانکردنمان بۆ ڕۆما وەردەگرین. زەماوەر لەو کاتەدا بە شێوەیەکی هیستریا دروشمی بۆ ڕۆمایان ئەوتەوە و ڕێپێوانێکی گەورەی گواستنەوە بۆ پایتەختی ئیتالیا بۆ ئەوەی حکومەت دەستبەرداری دەسەڵات بێت سەری هەڵدا و دوای تەنها 3 ڕۆژ بە دیاری کراوی لە 31 دەی 1922 زاینی بێنیتۆ مۆسۆلینی بۆ پۆسی سەرۆک وەزیران دەستنیشان کرا و لە تەمەنی 39 ساڵیدا بوو بە بچووکترین سەرۆک وەزیرانی مێژووی ئیتالیا. سیر لەوەدایە کە ئەو کەسێکی مولحید بووە کە باوەڕی بەبوونی خوددا نەبووە سەرڕای بڵاوبوونەوەی ئاینی مەسیحی لە ئیتالیا. لەو کاتەدا بەو پێی بە مەبەستی مەسیحیەکان لە ئەوروپا دانرا زیاتر لە زارێک لە بەردەم خەڵکدا و لە بیرەوەریەکانیدا نووسیەتی بۆنی بخوڕم لێ دێ کە لە کڵێساکانەوە دێت، هەروەها بەرگەی یەکشەمم نەدەگر کاتێک دایکم بە خەبەری ئەهێنام بۆ کەنیستا. دایکم بۆ کڵێسا دەچوو
وەک قەشە بوو بەز لە ڕەشەکانیەوە و خەریکی بۆنکردنی عەزازی بوو. من بێباوەڕیم لە باوکمەوە بە میرات گرتووە و دایکم سەرکەوتوو نەبووە لە دروستکردنی مەسیحیەت لە ناخمدا وەک ئەوەی خۆی ئارەزووی دەکرد. ئەمەش بابەتەکانی گۆڕی بۆ کتێبەکەی لە ژمارەیەک ڕۆژنامەی سویسرا لە سەردەمی گەنجیدا کە تێیدا هێندە تونند هێرشی کردە سەر باوەڕی مەسیحی کە کەنیسەی کاسۆلیکی لەو سەردەمەدا بە جەستەیەکی مردووی گەورە وەسف کرد. ئەو ئەشکەوتێکی لێبوردەییە کە سەرکردایەتی باندەکانی دز دەکا جگە لەوەی بەردەوام هێرشی دەکردە سەر پیاوانی ئاینی، هەروەها بانگەوازی داخستنی کڵێساکانشی دەکرد بەهۆی مەترسی نەبوونی ئەو عەقڵەی کە ڕادەستی خەڵک بووە کە بریتی بوون لە کاریگەری و سامان. و لەبەر ئەوەی سەرکردەی نازیەکان ئەدۆڵف هیتلەر ژمارەیەکی زۆر خاتوونی جوانی هەبوو بۆیە سەرکردەی ئیتاڵیاش بڕیاریدا کە ئەویش خانمێکی هەبێ کە لە ئەستێرەی سینەما بچێ. بۆیە سیاسەتمەدار کلارا پێتاچی هەڵبژار بۆ ئەوەی ببێتە هاوڕێی بۆ هەمیشە، هەرچەندە نزیکی 30 ساڵ لە ئەو بچووکتر بوو. سیر لەوەدایە کە بەپێی ئەو لێدوانانەی کە لە کتێبی کلاریتا بڵاو کراوەتەوە سەرکردەی فاشیستەکان بێنیتۆ مۆسۆلینی بە هیچ شێوەیە خۆشی نەویستووە، ئەویش بە ئەکسسواراتێک خۆی دەڕازاندەوە کە تەنیا دەبێت لەگەڵ سەرکردەکان لە دیمەنەکاندا ئامادە بێ. بێنێتۆ مۆسۆلینیش بەم شێوەیە هەمان سیاسەتەکانی هیتلەری پەیڕەو دەکرد کە بە زیاتر لە هاوڕێیەکی دادەنا، بەڵام سەر ڕێی خۆشەویستیان بۆ یەکتر جیاوازی نێوانیان بۆ هەمووان زۆر ڕوون بوو. ئەدۆڵف هیتلەر زۆر بەڕوونی ئامانجی خۆی دانا کە بریتی بوو لە بەرەنگاربوونەوەی جوولەکە لە هەموو شوێنێک، بەڵام مۆسۆلینی وەک دیکتاتۆرێکی نەخۆش مایەوە و بە ڕەهایی ئاژاوە و توندوتیژی خۆش دەویست. هیتلەر بەڕێکخرا و زیرەکی ناسرا بوو، سیاسەتمەدارانیش بە زیرەک ناویان دەبر، بەڵام سەبارەت بە مۆسۆلینی بە دیکتاتۆر ناویان دەبر. گرنگ ئەوەیە کە بەرپرسان کەمپیان دامەزران بە ئامانجی دامەزراندنی منداڵ و هەرزەکار لەسەر ئایدۆلۆژیای فاشیستی هەر لە تەمەنی گەنجیەوە و دروشمی ئەوان ئیمان و گوێڕایەڵی و شەڕکردن بوو و فرمانی توندی دەرکرد بۆ دروستکردنی پەیکەری خۆی لە هەموو بوارەکانی ئیتاڵیا. هەروەها تابلۆکانی لە دیوارەکانی هەموو شوێنێک بوو تا ئەو ڕادەیە کە حکوومەت بە زۆر هاوڵاتیانی ناچار دەکرد بیخەنە ناو ماڵەکانیان و لەسەر ڕووبەری ماڵەکانیان دایبنێن و داوای بەکارهێنانی توندوتیژی بەڕوونی لە میدیاکان کرد و هەروەها داوای دەرکرد بۆ خستنە سەر ئۆپۆزیسیۆن لە هەموو بەشەکانی ئیتاڵیا لە ڕێگەی هەڵمەتێکی بەرفراوان و تیرۆرکردنێک کە کەس نەیدەتوانی لێی ڕزگاری بێت بۆ بڕیاری دەرکرد بۆ ڕاگررتنی هەر حیزبێک کە سەر بە فاشیزم نەبێت. هەروەها پارتی فاشیستی نیشتیمانی بە تاکە پارتی ناسیۆنالیستی ڕەشپێستەکان ناسان و تارێکی پێشکەش کرد و ئامۆژگاری کردن کە توندوتیژی دژی حکوومەت بەکار بهێنن و دواتر ئەسیوبیا و ئەلبانیای داگیر کرد جگەلەوەی کاری دەکرد بۆ پێگەێنانی ئیمپراتۆریەتێکی نوێ کە لە ئیمپراتۆریەتی ڕۆمانی بەهێزتر بێ و جەنگی جیهانی دووەم لە 1 ئەیلولی 1939 دەستی پێکرد بە مەبەستی دامەزراندنی میحوەرێک کە بەرلین و ڕۆما و تۆکیۆ بەیەکەوە ببەستێتەوە. بێنێتۆ مۆسۆلینی دەیویست ئیتاڵیا بەهێزترین زلهێزبێ لە بناغەکانی هاوپەیمانەتی لەگەڵ هیتلەری ئەڵمانی هاوڕێی لە ساڵی 1939دا. ئەم هاوپەیمانیە پێی دەوترێ هاوپەیمانی پۆڵا، هەرچەندە ئیتاڵیا لەم کاتەدا بە تەواوی ئامادە نەبوو هیچ شەڕێک بکە، بەڵام ڕازی بوو ڕوبەڕووی وڵاتەکان ببێتەوە لەگەڵ ئەڵمانیا. ئەوەی سەیرە ئەوەیە کە هەمیشە لێدوانی جیهانی بێبنەمایدەدا وەک ئەوەی ژمارەی سوپاکەی لە 12 ملیۆن سەرباز تێپەڕیوە، بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە سوپای ئیتاڵیا لەو کاتەدا لە 1 ملیۆن سەرباز زیاتر نەبوو، یان ڕایگەیاند کە ئەو بەهێزترین جبەخانەی چەک و تانک و تۆپخانە و فڕۆکەی هەیە کە دەتوانێت لە ماوەی کەمتر لە ساڵێکدا هەموو ئەوروپا داگیر بکە، بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە چەک و چۆڵی ئەو زۆر لاواز بوو بە پێچەوانی چەک و چۆڵی ئەڵمانیا. ئەو سەرکردەیەک بوو کە خەونی دامەزراندنی ئیمپراتۆریەتێکی بێهاوتای دەبینی کە لە حەبەشەوە تا کەنارەکانی غونیم درێژ دەبێتەوە، ئەمەش جگە لە خەونی کۆنتڕۆڵکردنی هەموو وڵاتانی دەریای ناوەڕاست. دواتر داوای کرد گەلەکەی ژمارینەوەکانیان زیاد بکەن وەک ئامادەکاریەک بۆ زاڵبوون بەسەر هەموو کیشوەرەکەدا. سەرڕای ئەوەی لە ماوەی نزیکەی 4 ساڵدا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی لیبیای کوشت، بەڵام عومەر موختاری سەرکردەی عەرەب بە شێوەیەکی ڕستەی کابوسێکی نائارام کردبوو بۆی. بێنێتۆ مۆسۆلینی زیاتر لە میدیایەکی بڵقدار دەچوو، جگە لەمە هیچی تر نەبوو. ئیتاڵیا لە سەردەمی حکومڕانی ئەودا هێندە لاواز بوو بە پێچەوانی ئەو دەیگوت و لە کاتی سەرهەڵدانی جەنگی جیهانی دووەم نەیتوانی 3,000 یۆنان داگیر بکە تا ئەو کاتێک پشگیری هیتلەریان کرد لەگەڵ هێزەکانیدا بۆ ئەوی بچێتە ناوێەوە و کاتێک ڕوبەڕووبوونەوەکان لە نێوان ئیتاڵیەکان و سوپای ئینگلیز لە لیبیا ڕوویدا، سوپای ئیتاڵیا بە تەواوەتی سڕ کرا
ئەگەر یارمەتی سوپای نازی نەبوایە مۆسۆلینی نەیدەتوانی مانەوەی ئیتاڵیا لە باکووری ئەفریقیا تا ئەو ڕادەیە مسۆگەر بکە. هەروەها زۆرێک لە کەرتەکانی سوپاکەی داوای یارمەتی ڕاوێژکارانی ئەڵمانیای نازیان دەکرد، ئەمەش بۆ نەزانی و بەربڵاوی نێوان سەرکردەکانی ئیتاڵیا و گەلی ئیتاڵیا دەگەڕێتەوە. لە ناکاو هەمووان بۆیان دەرکەوت کە لە پشت سەرکردەیەکی درۆزنەوە دەزوڵێن. هەروەها تێوەگڵاون لە شەڕێکدا کە بووە هۆی بەرزبوونەوەی ڕێژی هەژاری و بێکاری لە هەموو شارەکانی ئیتاڵیا. ئەمە جگەلەوەی کە داگیرکردنی بەشێکی زۆری وڵات لەلایەن سوپای بەریتانیا و ئەمریکا بوو بە بابەتی کات. بۆی ڕێپێوان ڕوویدا لە ساڵی 1932 بۆ ڕاپەڕین دژی فەرمانڕەوا شێتەکەی ئیتاڵیا. هیتلەر هەوڵیدا دەست بەسەر بارودۆخەکەدا بگرێت، ئەویش دوای ئەوەی تیمەکانی سوپای نازی نار بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخی ئیتاڵیا. بەڵام دوای ساڵێک ئیتاڵیا لە لێواری کۆتاییدا بوو و لەگەڵ گەیشت بووە ژێری ژێرەوەی نەیتوانی زیاتر لەوە بەرگەی هەژاری و داڕمانی سوپا بگرن و ژمارەی کوژراوانی بەرەکانی پێشەوە ڕۆژ بە ڕۆژ زیادی دەکرد. بۆیە جەماوەر بە شێوەیەکی هیستریا لە شەقامەکاندا ڕاپەڕین تا پاشای ئیتاڵیا ڤیکتۆر ئیمانوێلی سێم ناچار بوو لە پۆستەکەی وەک سەرۆگۆزیران دووری بخاتەوە و شوێنی نیشتەجێبوونی خۆی لە ناو هۆتێلی ئەی لە لووتکەی شاخەکانی ئەبرۆتسا دابنێ. ئەمەش بۆ ئامادەکاری بوو بۆ کشانەوە لە شەڕ. بۆیە هیتلەر نازیە ناسراوەکانی هێزە نوخبەیەکانی نارد بۆ ڕزگارکردنی لە کۆشک، پاشان لە میونشن لەگەڵیدا کۆبووە بۆ ستایشکردنی هەوڵەکانی لە یارمەتیدانی ئەڵمانیا لە کاتی زەنگی جیهانیدا. بێنیتۆ مۆسۆلینی زارێکی دیکە گەڕایەوە بۆ ئیتاڵیا، ئەویش بۆ پاراستنی سوپای نازیەکان و شەقام و گۆڕەپانەکان پڕکران لە هێزی نوخبەی ئەڵمانی و سوپای وێرماخت بۆ لە ناوبردنی ئۆپۆزیسیۆن. ئەمەش لەبەر ئەوەیە کە لەلایەن هەموو کەسێکەوە ڕقی لێبووە جاسە سوپا بێت یان مەدەنی و نزیکەی 2 ساڵ دواتر زانی کە ئەڵمانیا دانووسان دەکا بۆ ڕادەستبوون دوای ئەوەی یەکێتی سۆڤێت سەرکەوتوو بوو لە چوونە ناوەی، بۆیە بڕیاریدا لەگەڵ کلارا پێتاسی هەڵبێ و لە ڕاستیدا پەیوەندی بە کاروانێکی ئەڵمانیاوە کرد کە بەرەو سنووری سویسرا دەڕۆشتن بۆ ئەوەی لەوێ بە سەلامەتی بژی و سوود لە یاساکانی ئەو وڵاتە وەربگرێ کە ڕێگری لە ڕادەستکردنەوەی تاوانبارانی جەنگ دەکا. سیر لەوەدایە کە بێنێتۆ مۆسۆلینی لەو کاتەدا کڵاوێکی نازی لەسەردا بوو بۆ ئەوەی خۆی لە یاخیبوانی ئیتاڵیا بشارێتەوە، بەڵام سەرڕای ئەمەش هەرزوو ناسندرا و یاخیبوان گواستیانەوە بۆ کێڵگەیەکی دوور لە ڕۆژ ئاوای ئیتاڵیا. بەرە بەیانی ڕۆژی دووەم بە دیاریکراوی کاتژمێر 9:15 خولەک یاخیبووەکان فەرمانیان بە مۆسۆلینی و کلارای خاتوونی کرد کە لە بەردەم دیوارێکی خژ لە نزیک دەرگای ڤیلا بالمۆنتی بوەستن. دوای ئەوە دەستیان کرد بە تەقەکردن لێیان بە جۆرێک گولە بەرهەموو جەستەیان کەوت. پاشان 15 کەس لە سەرکردەکانی حیزبی فاشستیان کۆ کردەوە و بە تەقەکردن کوشتیانیان و بە بار هەڵگیرێکی زەبەلاح تەرمەکانیان لەگەڵ تەرمی مۆسۆلینی و خۆشەویستەکەی گواستەوە بۆ گۆڕەپانی شەهیدان و لەوێش تەرمەکانیان فرێدایە لە یاخیبۆکان تا بتوان ڕۆژێکی تەواو هەرسی بیانەوێت لە جەستەیانی بکەن. و کاتێک هێزە ئەمریکەکان گەیشتە میلانۆ تەرمی مۆسۆلینی و خاتوونەکەیان هەڵگرت و ئەمەش دوای ئەوە بوو کە ڕۆژێکی تەواویان لەناو ئەو قەرەباڵغیەدا بەسەر برد کە بەواتەیەکی ڕەسەن جەستەیان تەواو شێوێنرا بوو و لە کۆتاییدا تەرمەکانیان بۆ گۆڕستانێک گواسترانەوە وەک ئامادەکاریەک بۆ ناشتنیان لە گۆڕستانێکی نەناسراو لە میلانۆ. بەم شێوەیە سیرۆکی نامۆترین دیکتاتۆری نەخۆش لە مێژوودا بۆ هەمیشە کۆتایی هات. ئەو دیکتاتۆری کە توندوتیژی کردە بێباوەڕی فکری و ڕێگەیەکی ئایدیال بۆ مامەڵەکردن لەگەڵ هەموو بارودۆخەکاندا. ئێوەش ڕاتەنسیە لەسەر مۆسۆلینی دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایب پەکاش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.